ماوەی 6 ساڵە لێرە ئیشەکەم کاشێریە و هەنێک کاتیش ناوانویستم. سوپاس بۆخوا ئیشێکی خۆشە، ینی پێی ڕاهاتووین چکە وەکو عایلەی خۆشمانی نەمومان خۆشکم لێرێ لەگەڵ کەسی خۆما ئیشەکەم زۆر مرتاحم بە ئیشەکە لەخوا بەزیابێت. پێم ئەوەیە کە خێزانەکان هاوکاری مناڵەکانیان بکەن بێنە دەرەوە بۆ ئیشکردن بە تایبەت بۆ ئافرەتان، چکە بەڕاستی هیچ فەرقێک نییە لە نێوان کوڕ و کچە. ئەو کاتە هەم لە ڕووی مادیەوە هەم لە ڕووی معنەویەوە سوودی ئەبێ بە تایبەتی لەم وەزعەیە کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە. ئیش ئەەکەم لە نوێی بەیانە مەتاوەکو نوێی شەو، ئیتر زیاتر دوکانەکە شتی کللتوری و یاری مناڵان و ئەم جۆرە شتانەی لێە. وەڵا خوێندنم تەواو کردووە، ئیتر حەزیشم بە ئیشکردن هەیە، هاتوومە سەر میشە. داوا لەوانە شەکەم کە خوێندنیان تەواو کردووە ئیشێک بدۆزنەوە هەم بۆ خۆیان مرتاحن، هەم لە ڕووی مادی و هەم لە ڕووی بۆ خۆیان مرتاحن لە ماڵیانە دەرەوە جەیەکی تر ئەگۆڕن، ئەوە مرتاحتری خۆشترە.